خوای پەروەردگار دەفەرمێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب، بزانن کە دڵ و دەرونی ئینسان تەنها بە زیکر و یادی خوای پەروەردگار ئارام دەبێت. تەنها بە چی ئارام دەگرێت، ئاسوودە دەبێت؟ بە زیکر و یادی خوای پەروەردگار. با بزانین کاریگەری زیکر و یادی خوای پەروەردگار بەسەر ئینسانەوە چۆنە، و زانانی بواری زانستی چۆن باسی زیکر و یادی خوای پەروەردگار دەکەن. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت ئەلا بذیکری الله تطمئن القلوب، بە ئاداتی ئاگادارکردنەوە پێمان دەڵێت ئاگادار بن دڵ و دەرونی ئینسان تەنها بە زیکر و یادی خوای گەورە نەبێت، بە هیچ شتێکی دیکە ئارام نابێت. و پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا يقعد قوم يذكرون الله عز وجل، هەر کەسانێک دابنیشن لە ماڵێکی خوای گەورە لە شوێنێکی دیکە لە هەر شوێنێک، ئەو کەسانە کە زیکر و یادی خوای پەروەردگار بکەن، إلا حفتهم الملائکە، دەی ئیلا مەلائیکەت باڵیان بەسەردا دەدەن، و ئیلا مەلائیکەت دەوریان دەدەن، وغەشیەتهم الرەحمە، ڕەحمەتی خوای پەروەردگاریش دایان دەپۆشێت، ونزلت عليهم السكينة، و پێغەمبەر دەفەرمێ بەهۆی زیکر و یادی خوای پەروەردگارەوە ئەو کۆمەڵە ئیلا دڵ ئارام دەبن. دەی ئەو سەکینەتە بەڕاستی بە هیچ شتێکی دنیایی و بە هیچ سامانێکی دنیایی وەدەست نایێت، تەنها بە زیکر و یادی خوای پەروەردگار وەدەست دێ. بەڕێزان، وذكرهم الله في من عنده، ئیمامی موسلیم کە ئەم فەرمایشتەی ڕوایەت کردووە دەفەرمێ خوای گەورەش لە لای خۆی باسی ئەو کەسانە دەکات کە لە دنیادا ئەو کەسانەدا دەنیشن، یاخود لە هەر شوێنێکن هەر جۆرە زیکرێکی خوای گەورە دەکەن کە بە زیکر حیسابە و دیاری کراوە و یادی خوای پەروەردگاریان دەکەنەوە، ئیلا دڵ ئارام دەبن، خوای گەورەش لە لای خۆی باسییان دەکات لە لای کۆمەڵێکی چاکتر کە مەلائیکەتەکانن. ابن القیم فەرموویەتی الذکر نور للذاکر في الدنيا، زیکر و یادی خوای پەروەردگار ڕووناکیە لە دنیا بۆ ئەو کەسەی کە زیکر دەکات، و هەروەها نور له في قبره، زیکر نورە بۆ ناو گۆڕی ئینسان، ونور له في معاده، ونور بۆ ڕۆژی قیامەت و لەسەر پردی سیڕاتیش لەگەڵت دەبێت. و هەروەها دەفەرمێت هیچ شتێک بەقەت زیکر و یادی خوای پەروەردگار دڵ و دەرونی ئینسان و ناوگۆڕی ئینسان ڕووناک ناکاتەوە ئەوەی کە زیکر و یادی خوای پەروەردگار ڕووناکی دەکاتەوە.